ساڵانێکی زۆرە عێراق و شەشدراوسەکەی تێوەگلاون لە کۆمەڵێک شەڕ و بەردەوام ململانی سەربازی لە ناوچەکانی ئەم شەش وڵاتە بوونی هەیە. توانای سەربازی ئەم شەش وڵاتە چییە؟ و هەروەها یعنی بە عێراقیشەوە حتمەن و چەندێک بودجە ساڵانە تەرخان دەکەن بۆ بابەتی سەربازی و بەرگریکردن لە وڵاتەکانیان و ئەو دەستانەی کە لەم وڵاتانە هەبوون ئەو شەڕانەی لە ماوەکانی ڕابردوودا عێراق و دراوسەکانی تووشی بوون چی بوون؟ هەمووی لە ئەڵلقەیەکی نوێی سەعاتی سفر لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی باس دەکەم. جەنابی عەقید دووبارە بەخێر بێیتەوە. سپاسانەکەم پێشەوە بێمە سەر پرسیارەکانم ئەمەی ڕوونکردنەوەی بدەم. ئەوە چەند ڕۆژێکە هەم لە کۆمنت هەم لە مەسجی شخصی داوایەوە دەکەن کە عەقید سەلام بناسیێنین بە تەواوەتی کە کێ بووە، بەڵام ئەوەندە ئەوە بەلامانەوە گرنگ بووە کە زانیاریەکانی جەنابی عەقید سەلام بۆیەوە بگوازینەوە، بەڵام لە ئەڵلقەکانی داهاتوودا هەوڵ دەدەین بە تێر و تەسەلی لەسەر ئەزموونی سەربازی خودی عەقید سەلام و ئەو شارەزایی کە هەیەی و لەکوێ خزمەتی کردووە ئەڵلقەیەک تۆمار بکەین. هاوڕای لەگەڵما زۆر باشە ئینشاءڵڵا. بابینە سەر باسەکەمان. وەک لە پێشەکە باسم کرد ساڵانێکی زۆرە عێراق و دراوسەکانی سعودیا، ئەردەن، کوێیت، سووریا، ئێران، تورکیا بە کۆمەڵێک ململانی سەربازیوە تێوەگلاون. ئەم وڵاتانە توانای سەربازیان چییە لە ئێستاە؟ ئەگەر بە پێی ڕیزبەندی کێ لە پێشی هەمویانەوەیە؟ ناتوانانی بڵێ چێ لە پێشی هەمویانەوەی بەتەواو، چونکە هێزەکان فەرقەکە لە نێوانە وڵاتانەیە. ئەگەر دەست پێ بکەین بۆ نمونە لە ئێرانەوە، ئێران دوای ئەم شەڕی 12 ڕۆژە زەرەرێکی زۆری پێگەی، نە لە معاملی تەسنی عەسکەری، لە کارخانەکانی تری، لە مەنزوماتی دیفاع جەوی، لە مەتاڕاتی. ناتوانانی ئێستاکە تەحدیدی کەی بڵێ لە 100% ئەوەنەیە، هەرچەندێ لە 100% ناتوانانی باسی وڵاتیە بکەیت چونکە جیاوازی هەیە، فەرق ئەگۆڕدرێتن. بەڵام ئێران جارێ زۆری ماوە، هەتا میزانی عەسکەری ئێران ئێستاکە نەگۆڕاوە، تەرخانی بۆ نەکراوە. هەوڵەداتن ئێستاکە مەنزوماتی دیفاع جەوی لە رووسیا وەکو باسمان کرد S400 بێنێتن، لەگەڵ مەنزوماتی دیفاع جەوی لە چینەوە HQ9 بێنێتن نوێیەکە، لەگەڵ ئەو فڕۆکانەی چین کە داوای کردووە، بەڵام تاکو ئێستا نەگەیشتووەتە دەستی فڕۆکەکان و ئەوانە، لەبەرەوە وەزعی هەروایە جارێ بێ هێزە، ئەو هێزەی نییە بەرامبەر وڵاتانی تر بوەستێتن. دووەم وڵات کە لەگەڵ ئێمەیە ئێستا تورکیا. تورکیا وڵاتێکە لە ناتۆ لە 1958ەوە چووە ناتۆوە، وڵاتێکی بەهێزە، دووەم وڵاتە لە ناتۆیە لە هێزی سەربازیەوە، بە پلەی دوو دێ دوای ئەمریکا. جوغرافیای تورکیا پێویستی بۆیە کە بچێتە ناتۆ، یعنی ئەمریکا داوایە کاتن، چونکە لەسەر 4 دەریایە، دەریای ڕەش، ئیجە، مەرمەرە، دەریای سپی. دوو مەزیقی سەرەکی هەیە کە دەریای ڕەش و سپیە بەسێ، ئەویش دەردەنیل و بسفۆرە. لەبەرەوە ئەم ناوچەیە ئەمریکا پێویستی پێ، یعنی جگەر لە توانا سەربازەکەی تورکیا ناوچە جوگرافیەکەیشی هاوکارە بۆەوەی زۆر زۆر گرنگە، زۆر مهمە، زۆر ستراتیجیە تورکیا. زۆر باشە، ینی بە پلەی یەکەم و دووەمە توانین بڵێن لە ناوچەکەیە عێراق و دراوسەکانی تورکیا و ئێران لە ڕیزبەندەکانی پێشەوەن بۆ بەهێزی سەربازی، چونکە یعنی مەبەستمە دوایی دێنە سەر تاک بە تاکی دراوسەکانی عێراق بە خودی عێراقشەوە لە ڕووی توانای سەربازیەوە. تۆ زانی ئەم وڵاتانە مەیلی شەڕیان زۆر بووە و دەبێت کە مادام مەیلی شەڕیان هەبووە بەردەوام شەڕ و ناکۆکی و ململانی سەربازی تیا بووە، بودجەی تایبەتیان هەبێت، تەرخانکراویان هەبێت بۆ کاروباری سەربازی. بودجەی ئەم وڵاتانە چۆنە ینی لە ڕووی سەربازیەوە ساڵانە؟ بودجەی تورکیا ساڵانەی 48 میلیارد دۆلارە. ساڵی 48 میلیارد دلار تەرخانە بۆ سەربازی. باش 600,000 سەربازی هەیە.
ینی بە احتیاط ئامادەن ئەمانە باسی احتیاطی تر ناکەم کە تۆ بیهێنی لە کاتی بکەویتە جەنگێکی گەورەیە نێزیکەی 20,000 سەرباسی ئێستا بەس لە سووریایە ینی تورکیا باش چەکەکانی تورکیا کە هەیەی F16 نێزیکەی 270 فڕۆکەی F16 هەیە بەس F16ەکانی لە بلۆکی 30 و 40 یعنی نەگەیشتوەتە بلۆکی 7 کە ئەم مۆدێلە تازانەی کە دروستکراوە تو بە تکنۆلۆژیای تازە بۆچی نەگەیشتووە خۆی نەیویستووە بیکڕێت یان نەخێر ئەو خۆی معمەلەکەی لە شاری قەیسەری دانەوە خۆی پارچەی یەدەکی ئەم فڕۆکانە خۆی دروستیەکە تووشێ وەری گرتووە لە ئەمریکا لە شاری قەیسەری لەوێ معمەلی F16 هەیە کە دای مەزراندووە تورکیا ئەبوایە F35 وەربگرتایە لە ئەمریکا چونکە بەشدارە لە دروستکردنی F35 بەڵام ئەمریکا نەیدا پێی یەک دوو سەبەبەیە هۆی هەیە یەکەمیان کە چوو منزومەی بەرگری ئاسمان S400 لە رووسیا کرد وڵاتانی ناتۆ بۆیان نییە لە دوژمنی ناتۆ چەکوەر بکڕی دوژمنی سەرەکی ناتۆ چییە؟ ڕووس و چین نابێت چەک بکڕی ئەو چوو کڕی کە کڕی ئەو مبادرەیی کردی F35 نادرێ بە تورکیا هەستا کرد کەوتە دروستکردنی فڕۆکە خۆی ینی سە فڕۆکەیە دروستەکە و فڕی بە ئاسمانیشە کە پێی وترێ کان ئەڵێ لە شەباحی نەوەی پێنجەم هەیە 5 جەنەرەیشن بەڵام تاکو ئێستا بەشداری هیچ شتێکی نەکردووە بە ڕاداری هیچ وڵاتێکا ڕەت نەبوو بۆی بزانی تاکو چ ڕادەیە ئەمە شەباحیە وڵاتە زلێزەکان مەسەلەن دانیان پێیان ناوەکە بەڵێ دروستی کردووە هەتاکو وڵاتی ترەیە داوای 100 دانەی کردووە کە بەشدار بێت لە ئەم فڕۆکەیە لە موسەیەرات زۆر پێشکەوتووە لە بەیڕەقدارەوە لە شەڕی ئەرمینیا و ئازەربایجان موسەیەراتی بەیڕەقداری تورکی ئەرمینیای وێران کرد ئەجا دوایە کەوتە تیپی دوو موەکە ئەوە تیپی دوو کۆتیشەی کڕێت هەمووان دەزان وڵا حەزەکەم لەسەر ئەو بابەتی سەربازی و توانای سەربازی تورکیا بمێنینەوە هەمووان دەزانن بە تایبەت لەم ماوانەی دواییە لەم ساڵانەی دواییە تورکیا بەرەو پێشچوونێکی زۆری لە بابەتی درۆن بەخۆوە بینی جگەلەوەی کە ئێستا لە درۆنا زۆر بەهێزە چی تری هەیە مەسەن لە تانک لە تۆپ لە فڕۆکە لە فڕۆکە نێزیکەی 1200 فڕۆکەی بەبانەوە هەیە 1200 بەڵێ 1200 فڕۆکەی هەیە ئەمە پێی بڵێن هێزی ئاسمانی تورکیا باش لەو 1200 بەبانەوەیە بەس تۆ ناتوانانی ڕقەمێک بڵێ ئللا 1240 دروستە چونکە تۆ فڕۆکەت هەیە ئەکەوێتە خوارەوە لە کاتی مەشقا تەدری بەکەوێتە خوارەوە خەسارەتە هاتە تێکە چێتنی تر بە کەڵک فڕین نایە ئەیخەیتە یەدەک پارچەی لێوەرەگری بۆ فڕۆکەکانی تر بەڵامەکو کارە تقریبا 1200 بەبانەوەی هەیە بە بار هەڵگرەوە بە هەموو جۆرە عسکەریەوە کە باسی ئەم ژمارەیەکەین نێزیکەی 270 فڕۆکەی F16 لەمانە باش فڕۆکەکانی تر لە جۆری F4 ڤانتۆم لەو پێشیش باسم کرد دوو وڵات بەکاری دێنێت تورکیا و ئێرانە ئێستا شەو فڕۆکانە بەکاردێنێتن تورکیا F4 بەکاری دێنێتن لە ڕووی تانکەوە تورکیا نێزیکەی 4500 تانکی هەیە بەڵام تانکەکانی M60 جفتن پاتۆنی کۆنی ئەمریکیە لە هەمان کاتە تانکی لیوباردی ئەڵمانی هەیە تانکی لیوباردی ئەڵمانی چیە؟ تۆ تانکی لیوباردی ئەڵمانی لە پلەی سێەم بەهێزترین تانک لە جیهانە دانیت ئەوە نییە بڵێ تۆپ تێنە لە دەیە نەخێر بەڵام لیوبارد جۆری هەیە نسخەی هەیە لە ئەیوانەوە دەست پێکا لە ئیەکەوە تاکو حوت تورکیا تاکو پێنجی هەیە نایدەنێ یعنی تاکۆ ڕادەیە پێنج هەسا چی کرد کەوتە دروستکردنی تانک خۆی ئاڵتای جا تانکێکە پێ ئەڵێن ئاڵتای دروستی کردووە ئەڵێن لە تۆپ تانکی جیهانایە بەڵام جارێ بەشداری شەڕێکی نەکردووە بۆی بتانی بڵێ ئەم تانکە لە تۆپ دەی جیهانایە بەشار بەڕاستی ئەم جۆرە چەکانە ئەم تانکانە کە بە تایبەت وڵاتێەوە خۆی دروستی دەکات بە نمونە باسی تورکیات کرد کە ئێستا خۆی دروستی دەکات تا نەکەوێتە شەڕەوە نازانی تواناکە ناتوانانی بڵێ ئەم چەکە تاکو چ ڕادەیە بەدەم نییە و بەکردەوە نەخێر نییە تۆ دروستی کە و خلاصی تر کە دروستت کرد تاکو نەچێتە شەڕەوە
چۆن ئەڵێن ئەسبات وجودی خۆی نکات و ناتوانانی تەقییمی بکەی بڵێ بەو مستەوایە باش ئەمە تانکی دوایەوە هەتاکو بۆ ئاگاداریت ئەو فڕۆکانی کە دروستیەکە تورکیا هەمووی خۆی نییە ینی فڕۆکەی مسەیرەی بەیرەقدار بۆ ئاگاداریت مەچینەکەی ئۆکرانیە مەچینەی تورکی نییە تکنۆلۆژیای هەیە هی تورکی دروستیەکە جانی دروستەکە بەڵام هەموو پارچەکانی خۆی نییە زۆر نەخێر چیتری هەیە جگەلەوە نێزیکەی بڵێن 17,000 جۆری مدەڕعی هەیە هەیەی بەسە دەریا بەهێزە چونکە کەوتووەتە سەر ژێر دەریایی باشیەیە ژێر دەریایی هەیە بەڵام هێشتان لە ئێران دووە کەوتوترە چونکە ئێران چوارە وڵاتە لە ژێر دەریاییە لە غواسەیە 25 دانەی هەیە لە دوای ئەمریکا 67 دانە ڕووس 62 چین 61 ئێران 25 ئەو وڵاتانەی تر هەمووی لە بینی حوت و بەرەو خوارەوە دا بەرەو خوارەوە لەوە زیاتریان نییە باش ژماری سەربازی دیارە تورکیا 600,000 سەربازی ئامادەیە بە احتیاطەوە بۆ کاتی پێویست زۆر باش ئەمە توانە سەربازەکانی تورکیا بوو وەکو دراوسەیەکی عێراق بەڵام بڵێ باش خاڵی هەیە لێرە تۆ هێمە ئەڵێن مەسەڵە میزانی 48 میلیارد دۆلارە تەقییمی گیانی هەیە عالەمی سوپای تورکیا لە جیهانە چەندەمین دێ بە پلە تەوا بە ئاگاداری ئەمریکایەکەمەوە غەڵەت قبول ناکاتن تورکیا نوێمە لە جیهانە لە بینی 145 وڵات کە هەڵە بژێرن هێزیان هەیە هەموو وڵاتانی دنیانا 145 وڵات تورکیا نوێمە بەڵێ باش باسی ئەم هەموو توانە سەربازەی تورکیات کرد بەڵام هەندێک کەس دەڵێن کاک سەلام بەم هەموو بە توانای سەربازی نییە بەڕاستی شەڕکردن و ئەم توانە سەربازیە فراوانە لە تۆپ لە تانک لە تیارە لە ژێردەریایی لە هەر بابەتێکی تر لە ژمارەی سەرباز کە تورکایەتی بەڵام ئەوە چەندێکە چەندهای چەند ساڵە بەرامبەر بە هێزێکی بە بیر و باوەڕی وەکو پەکەکە نەیتوانیوە سەرکەوتوو بێ خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەمە؟ بەڵام جیاوازە تۆ کە بیر و باوەڕ شەڕەکەیت ئەمانە مەبداییان هەیە باش هەر کەسێکیش مەبدەئی هەبێ لە شەڕە زەحمەتە بیبەزێنی زانیت بەڵام لە جۆری سەربازیەوە گەر باسی بکەین پەکەکە شەڕی پارتیزانی ئەکاتن شەڕی جەبهە نییە هەر وەکو پێشمەرگەی کۆن خۆمان کە قارەمانانە سەیتەکە 4-5 پێشمەرگە بوو بەرامبەر بە هێز بە کڵاشنکۆفێکەوە بە 6 مەخزەنەوە بە یەک ئاربیجیەوە ئەگەر دووسیە گولەی هەبێ بەرامبەر بە هێزێکی زەبەلاحی سەدام حوسێن شەڕێ کرد بەرامبەر بەو هەموو هێزە تایبەتی سەدام مغاویر ئەمە بیر و باوڕە مەبدەعە لە حاڵەتی دووەمی سەربازیە تۆ ئەگەر پارتیزانی کە شەڕەکەی لە هێزێکی عەسکەری بدەیت هێزی عەسکەری با بنێن بۆ نمونە لە سریەیەکیدا یان لە فەوجێکیدا ئەو فەوجە تەنها سەرباز نییە لە ناو سەنگەرە تۆ مەطبەخت هەیە مەخزەنی فیشەگت هەیە عیتادت هەیە قەڵەمت هەیە ئیداریاتت هەیە زانیت ئالیاتت هەیە سیارە و ئەوانت هەیە لە ناوی کە لێدرا پێشمەرگەیە دێتن لێداتن 6-7 مەخزەنی پێیە کەرتەنانێکی لە جیرفانایە 10 کیلۆمەتر بە شێوێکە ئەبڕێ دێ لە شوێنێکەدا چالاکێکەکە ئەم هێزەیەرە تۆ ناتوانانی بجوولەی بە دوای کەوی ئەم هەموو ئالیاتە سیارەیە ئەم هەموو فیشەگ و تەقەمەنێ بۆچێ بەجێڵی ناتوانانی دوای بکەوی پەکەکە چەند ساڵ ئەوە ڕوبەڕوویەکە لەبەر ئەوە هیچ هێزێ لە دنیا ناتوانێت بەرامبەر بە پارتیزانی سەرکەوتن بەدەستبێنێتن هیچ هێزێ لە دنیا ناتوانێتن زۆر باشە بابینە سەر ئێران چەندێکە باسێکی من و تۆ بەرنامەمان زۆر کردووە و ئەوانەی تریش کە شارەزای سەربازی ئێرانن باسی درۆن و موشەکەکەی بخە ئەولاوە کە بەهێزە لە درۆن و موشەکە دەوترێت زۆر بەهێزە ئێران چی تری هەیە ینی ئێران چەکەکانی کەی جگە لە موشک و ئەنا هەمووی کۆنا باشە بەکەڵێکی شەڕ نایە ینی وەکو بە جەنابتانم و تانکی تی 72 هەیەی 54 55 لەگەڵ M60 جفتن M60 60 باتۆنی ئەمریکی ئەمانە هەمووی ساڵی 60ەکان و 50کانە
ناتوانێت بەرامبەر بە ئەبرامز و تینەوەت و لیوباردی ئەڵمانی چاڵنجەری بەریتانی بوەستێتن یا هەتاکو کۆریا پاسەندەری کۆریا تانکی کۆریا ئاینی ئەویش تۆپ دەی جیهانە بەرامبەر بە پاسەندەریش ناتوانێت بوەستێتن چەکەکانی کۆنە لە زەویە بەڵام لە سەربازی زۆرە ینی حرس فەوری ئێران بڵین لەگەڵ سوپاکەی توانێت سەربازێ زۆر بکاتەوە و شەڕیجە بکە و جوغرافیای ئێران یارمەتیە داتن ڕاست زۆر باشە باسی ئێرانمان زۆر کردووە و جەنابش سەر ڕوونت کردەوە کە توانە سەربازەکەی چۆنە و پێشتریش ڕوونت کردبووەوە تورکیا و ئێران تا ڕادەیەک استراتیژیان بۆ بەدەستێنانی چەکی سەربازی و توانای سەربازی خۆیان دیارە ئەندێجار مەسەڵەن لە ناوخۆی خۆیانە تەسنیعەکەن دروستکردنەکەن بۆ کۆمەڵە چەک جەنابە داماژەت پێ کردووە بەڵام بینە سەر سعودیە کە یەکێکی ترە لە دراوسەکانی عێراق استراتیژەکە لای ئەو کۆمەڵێک جیاوازی هەیە ئەو تەنیا خەرج دەکات ئەنی حەزەکەم بزانم توانای سەربازی سعودیە چەنە و ئەو بودجەی خەرجی دەکات چەنە چونکە ئەو بەس دەکرێت هیچ وا بزانم هیچ چەکێک دروست ناکات خۆی سعودیە پارەی هەیە باش سعودیە جارێ لە بڵین لە تەزریری ناردنی نەوتی خام یەکەمە لە جیهانە باش لە احتیاطیە دووەمە لە غازە شەشەمە یعنی وڵاتێکی دەوڵەمەندە زۆر ئەگەر بڵین میزانیەی جێیشی سعودی 7 میلیارد دۆلارە 7 میلیارد دلار بەڵێ 7 میلیارد دۆلار خەریکە نزیک دەبێتەوە لە 2 ئەوەندەی تورکیا بەڵێ 7 میلیارد دۆلارە میزانیەی باش ئەکڕێ دوای شەڕی 12 ڕۆژی ئێران ترسێکی سەیری لێ نیشت میزانیەی سعودیە لە 7 میلیارد چووە 8 میلیارد دۆلار ئێستا کە میزانیەی سعودیە بڵێن لە ساڵی 25 چووە 8 میلیارد دۆلار یەک سەفەقەیەکی کردووە لەگەڵ ئەمریکا موشکی ئەمڕام وەربگرێ بۆ F-15ەکانی باشە 1000 موشک بە 3 میلیارد و نیو دۆلار یعنی موشکی دێتە 3 میلیۆن و نیو دۆلار یەک موشکێ کە تایوان عینی موشک ئامڕامی کڕیوە بە مەلیۆنێ دۆلار ئەوان بەڵام نازانم جۆری موشکەکان X9 120 چ جۆرێکە بەڵام سەفەقەکە 3 میلیارد و نیو دۆلار ئەو موشکانە دوایەوە ئەو مەنزومەی ثادی هەیە ثادی ئەمریکی سیستەمی بەرگری سات بەڵێ هەیەی لە قاعدەی مەلک عەبدولعەزیز دایناوە لە منتیقەی یەنبع بەسەر دەریای سوور هەم قاعدەکە بپارێزێ و هەم ئارامکۆ نەوتەکەی لەوێنانە بپارێزێ ئەم مەبلەغە زۆر زەخمە زۆر زەخمەت چیتری پێکڕیوە لە ماوەی ساڵانی پێشووە خاوەنی چییە سعودیە لە ڕووی فڕۆکە لە ڕووی تانکەوە سعودیە ئبرامزی هەیە تانکی ئبرامزی ئەمریکی M1 A1 هەبوو دوایەوە M1 A2 هەیە مۆدێلە تازەکەی وەجگەلەوە مۆدێلاتی تری هەیە عینی لە ئبرامزە بەلایەن فڕۆکەوە فڕۆکەی هێزی ئاسمانی سعودیە زۆر بەقوتە لە ناو عارەبە دووەم سوپایە بەڵام لە جیهانە 24ەمە 24ەمە لە ڕووی هێزی ئاسمانیەوە بۆ فڕۆکە کە وتمان تورکیا نوێیەمە سعودیە 24ەمە لە عالەمیە لە هێزەکانیە چونکە 1100 فڕۆکەی هەیە سعودیە فڕۆکەکانی زۆری ینی بڵێن عامودی فەقەری سەرەکی فڕۆکەکانی سعودیە F-15 F-15 سترایکی گڵ 4 مۆدێلی هەیە لەوانە کە دەستکاری کراوە بڵین تکنۆلۆژیای پێشکەوتورە جگەلەوە ئیرۆفایتەری هەیە ئیرۆفایتەر تایفۆن ئەم فڕۆکەیە 4 وڵات دروستیەکاتن لەم بەرنامەیە هەنی بەریتانیا فەڕەنسا ئیتالیا ئەمانە هەمویان بەشدارن فڕۆکەیەکی نەوەی 4.5 بەڵام زۆر بەهێز و بەتوانایە نێزیکە لە F-35 لە مەنزوماتی بینینە باشە ئێوە چی بەدەستبێنێ ئێستا بۆ نمونە لەم شەڕەی نێوان ئیسرائیل و ئێرانەوە 8 میلیارد دۆلاری ساڵانەی خستە سەر بودجە دیاریکراوەکەی بۆ سەربازیەوە چیتر بەدەستبێنێ سعودیە تەنها هێزی ئاسمانی زۆر خۆی بەقووەت بکات چونکە هێزی ئێران سفرە ناڵێم سفرە ینی ببوورە بەڵام توانای هێزی ئاسمانی سعودی نییە دەرکەوت بەڕاست دەرکەوت کە توانای نییە هیچ تۆ F-14 و ڤانتۆم بۆ چیە فڕێنیە توانێت بیشی فراندا ینی تۆ ئەو فڕۆکەوانە دەی بە کوشتە و فڕۆکەکە تەڕوا بە بەلاش بە هیچی پێ ناکرێتن ڕنگ بێ بەکاری بێنێ لە ئاخیر نەفەسا ئەگەر شەڕێکی کۆتایی دەست پێ بکات لە بینی خۆی و ئیسرائیل و ئەمریکا
ئەو کاتە مەجبورە بینێرە بۆ ئاسمان ئەگەر یەک فڕۆکەیەکی ئەمریکی یان ئیسرائیلی بخاتە خوارەوە بەسە بۆ ئەو زۆر کە دیلێکی دەستکەوێتن لەسەر سعودیا مێنمەوە وڵا ینی باس لە هێزی ئاسمانیە کرێت لەم ڕۆژانە دۆکۆمنتاریەکمان بینی کە باسی لەوە کرد فڕۆکەوانێکی سعودی بە F-15 دوو میراجی خستۆتە خوارەوە دوو فڕۆکەی میراج ئەمە چۆن بووە ڕووداوە مەڵێەوە لە کاتی شەڕی خەلیجا بوو ئەو دوو میراجە بەڵێ F-15ەکە هەردووکی خستە خوارەوە بەڵام لێرە چۆنەکەوێتە خوارەوە تۆ فڕۆکەوان لە ئاسمان چۆرە یعنی وەکو خەڵک نەزانێ فڕۆکەوان کە ئەڕوا لە هەدەفەدا و ئەوانە نەخێر لە ئاسمان فڕۆکەوان چۆرە هیچ تێ نازانێتن چاوەڵا خۆڕەنگە من و زۆربەی خەڵکی شوا بزانێ و فڕۆکەوانە خۆی هەموو شتێ بینێ و خۆی هەدەفە پێکێ و خۆی ئەوە چۆن هەر بەڕاستی نەخێر تۆ هەم ڕاداراتت هەیە باش ئەو فڕۆکەوانی کە فرێتە ئاسمان تۆ لە قاعیدەکەی خۆی لە شوێنێکە شتێک هەیە پێڵەن موجه ئەڕضی باش ئەو موجه ئەڕضیە کە لەسەر زەوی دانیشوە ئەویش فڕۆکەوانە بەسەوە خیبرەتی لەمانە زیاترە شارەزایی لە فڕۆکەوانەکە زیاترە بۆی هەیە ڕەنگە عەمیدە بەڵێ زۆر ژیانی لە ئاسمان بردووەتە سەر لەسەر ئەوە ئەوەستێ چونکە ئەو دوژمنە بینێ و تۆ ئەبینێ ئەو ڕێگا بە تۆ پێشانەدا بۆ چۆ بڕی چۆن بکەویتە پشتی بەڵام بە نسبەتی سعودیە کە بڵێن ئەو فڕۆکەیە خستی F-15 لە میراج بەهێزترە بەڵام ئەوانیە بە ئاسانی بتوانێت میراج بخاتە خوارەوە بەڵام شتێک هەیە پێڵەن حربی ئەلکترۆنی شتێ پێ وترێ ئەواکس ئەو فڕۆکەی کەسینی دەبانە لە سعودی ئەوە بەردەوام ئەفری لەو ناوانە حربی ئەلکترۆنی تەشویشی ئەلکترۆنی ئەمریکا زۆر بەهێزترە لە عێراق و لە هەمان کاتە کە شەڕی خەلیج دەستی پێکرد بۆش شخصی لە میتران داوای کرد خاڵی زەعیفی ئەم فڕۆکانە چییە چونکە عێراق میراجی زۆر عجایب بەکارهێنا دژی ئێران یان هەتا خۆی ئەمریکەکان ئەڵێن used with great successful سەرکەوتنێکی زۆر گەورە عێراق و میراجانەی بەکارهێنا دژی ئێران خاڵی زەعیفی هەم فڕۆکانە کۆمپانیای داسۆ کە میراج دروستەکە لە فەڕەنسا دای بە ئەمریکا تۆ کە خاڵی زەعیفی فڕۆکەکەتدا ئەو کاتازانێت چۆن چارەسەری بکاتن چۆن کۆنتترۆلی بکە چۆن مێک خاڵی زەعیفەکەیان زانی کە لە 16 نەقیب منیر ڕەفایل لە ڕەشید لە بەغاوە فڕی بردی بۆ سەحرا النەقەب دای بە ئیسرائیل ئەمریکا و ئیسرائیل خوێندیان زانیان خاڵی زەعیفی چۆن ئەمە بخەن و لە هەمان کاتە لە 89 نەقیبێکی سووری بە سام العەدل مێک بسووسەی برد بۆ ئیسرائیل و پێش ئەوانیش لە چلەکان و پەنجاکان مەسریەکیش فڕۆکەی برد بۆ ئیسرائیل واتە نقاڵی زەعیفی تۆ دەرکەوت بۆیان ینی سعودیش هەر لەو ڕێگەی توانێ و میراجانە بخاتە خوارەوە بە یارمەتی ئەمریکا ئەگەر بیت بڵێ ئەم فڕۆکانە ئەوها بە ئاسانی نەخێر باش ئەو قسەی کە مەسەلەن سعودیش بەم هەموو توانە سەربازی و ئاسمانیەوە و هاوکاری بۆ نمونە ئەمریکاش و ئەو چەکە پێشکەوتوانەی کە هەیەی بۆچی لە شەڕی حوسیەکانی یەمەنا سەرکەوتو نابێت و قسەش هەیە کە مەسەلەن ئەستان هەر پێشی ناوێرێ ئەمە بۆچی یەک حوسیەکان کۆمەگایەکی دەخراون تاکو ئێستا تۆسی خوڕت نییە لە ناو حوسیەکان لە ناو قیادەیە نیتە جوغرافیەی یەمەن زۆر مساعدە بۆ ئەوەی شەڕی پارتیزانی لەگەڵا بکەن شەڕی جەبهەنا شەڕی پارتیزانی کە زەرت پێ بگەن وارە و تیشم شەڕی پارتیزانی تۆ ناتوانانی کۆنتترۆلیکی بە هیچ جۆرێکی خبرەتی کۆن جەمال عەبدناسر کە هێرشی برد بۆ یەمەن تیای چوو سەدام حوسێن لە زەمان عەلی عەبدەساڵح کە بێتە من عینی خواتخاسەی عێراقی نارد و فڕۆکەی مێکی ناردویان عینی تیای چوو سعودیەش لە ناوچەی نەجران ئەگەر سەیریکەی ئەن من ڤیددیۆیەکم بینی پێکەنینێت پێی دێتن هەرمامەوە سیر بوو حوسیەک پڕۆیەکی بەقەت خۆی ئاڵاندوو بوو نالێکی لە پا بوو خەنجەرێکی دانا بوو سەربازێکی حوسی کەڵاشنکۆڤێکیش لە شانی بوو چەند مەخزەنی بەستی بووە سەنگەرێکی سعودیان گرتو بوو سعودیەکان ڕایان کردبوو گرتو بووی دەبابەی ئیبرامز M1 ئەیتوی لێبوو کەسی لا نەبوو دەبابەکە بە ساغی مابووە کارتۆنی پیسکیتی سەربازی سعودیەکان مابوو پارچەیە لە کارتۆنەکەی بڕی بوو چرخی لێدای وستە برامزەکە بەو کارتۆنە بستێنێکە بە $7 ملیۆن
تۆ چەکت هەبێ قەناعەتی بە هەموو قەناعەتی ئەو حوسە ئەویست ئەو ئبرامزە بەو کارتۆنە بستێنێ تۆ چەکت هەبێتن زەلامت نەبێ شەڕی پێ بکە هیچ ئیسفادەی لە ناکە. سعودیە هەموو جۆرە چەکێکی هەیە هەموو جۆرە سیلاحێکی هەیە هەتاکو بڵێ هەلیکۆپتەری ئەباچی هەیە بە هەموو جۆرێکی سیکۆرسکی بلاکۆکی هەیە نێزیکەی زیاتر لە 500,000 سەرباز دەتوانێت کۆ بکاتەوە زانی 2800 تانکی برامزی هەیە بەڵام بەرامبەر حوسیەکان ئاوا بەرامبەر بە حوسیەکان ئێستش ئێران ئەوەنەی لە حوسیە ترسێ لە عفوان ببوورە سعودیە ئەوانەی لە حوسیە ترسێ لە ئێران نەترسێ کەچی خەڵکێکەکەی ڕەنگە پێی وا بێ لە ئێران زۆر نەخێر حەزەرەکەوت نەخێر هەر شەڕێ ببێتن سعودیە لە هینە ترسێ حوسیەکە لە حوسیەکان نەترسێ چکە تۆن لە بیرت نەچێتن حوسی بە سنوور نییە لە نەجرانەوە و شاخانە بەڵێ لە دەریاشەوە لە دەریای سوور سنووریان یەکە لەناو دەریایە توانێم و سەیاراتە توانێم و شەکەم و شتێ بەکاربێنێتن بە شەڕی مەسەڵەن حوسی حوسێک هەتاکو لە شەڕی بڵێن عاصفەت الحەزم کە محەممەد بن سلمان دەستی پێکرد وڵاتانی عرب قەتار ئیمارات مەغرب ئەم وڵاتانەوەی بەشدار بوو بەڵێ حوسیەکان F-15 سعودیان خستە خوارەوە و F-16 مەغریبیان خستە خوارەوە حوسیەکان زیاتریان پێکرێ کاکسەلام لەوەی کە ئێستا هەیە پێیان نەکرێت چونکە تۆ ئێستا بۆ نمونە بڵێن حامیلەی تایراتی ئەمریکی هاری ترومان کە لە دەریای سوور بوو لە حوسیەکانیەدا لەگەڵ ئیسرائیلە باشە F-16 هەژدەی لێڕۆی لە کاتی فرینی F-18کانە هۆرنێت لەبان حامیلەی تایرات هاری ترومان خۆی حامیلەی تایرات خۆی لە فڕۆکەکەی خۆیدا لە F-18کیدا بەغەڵ هاڵەیە لەو کاتەم و شەکی حوسیەکانە هات حوسیەکان شوزانن ئەو فڕۆکەیە لەو کاتەیە ئەفرێ هەتاکو سی عەمەلیەت بکەن ئەگەر ڕقماڕی سناعی چین و رووسیا نەبێتن و هەمان کات ئەگەر حادسەیەک هەیە بەبیرتە مدەمێرەیەکی چینی لە دەریای سوور ئەڕۆیی فڕۆکەیەکی ئەڵمانی کە سەر بە یەکێتی ئەوروپایە بەڵێ ئەویست مەسحی ئاسمانی حوسیەکان بکاتن چینەکە لیزەرێکی لێدا یەکسەر ئەڵمانیەکە کشایەوە ئەو لیزەرە نایخاتە خوارەوە بەڵام کامیرەکانی ئەسوێنێتن ئەکرۆچپسەکانی تێکەداتن لەبەرەوە بە زووترین کات هەم جۆرێک شەلا ئاگادارکردنەوە بۆی دووکەوێتەوە بەڵێ دوایەوە ئەم چەکانە لە چۆ دیێنێتن ینی ڕاست ئێران یارمەتیەداتن بەس تکنۆلۆژیایەکی تر هەیە لەنەوە ڕاستە لای حوسیەکان زۆر باش ئەی ئەردەنچی ڕەنگە بەنسبەت خەڵکی خۆمانەوە کەمترین زانیاری لەسەر ئەردەن هەبێ مەسەڵەن لە ڕووی توانای سەربازیەوە لە ناوچەکە و ئەوەی کە بیەوێت مەسەڵەن ئەو بودجەیە کە هەیەی بۆ سەربازی تەرخانی کرد بێ ئەردەن چه ڕۆڵێکی هەیە لە ناو ئەم 6-7 وڵاتە دراوسەیە و توانای سەربازەکەی چۆنە؟ ئەردن میزانەی عەسکەری ساڵانەی ملیارە کونیوە ئەمە هەر بەراورد ناکرێت بە بەرامبەر بە تورکیا و سعودیە ملیارێک و نیوە میزانی عەسکەریت نێزیکەی 1400 تانک بەبانەوەی هەیە برامزی هەیە داوەتی پێ ئەمریکا لە هێزی ئاسمانی چل فڕۆکەی هەیە F-16 ئەوش لەمەوە حەوت وەریگرت بەڵام هەمووی بەکارهاتوو بوو یعنی ئەوە نەبوو بۆی دروست بکرێ و بنرێتێن نەخێر ئەمریکا بەکاری هێنا و دای پێی هاتاکو ئەگەر بزانانی ئەم F-16 ینی داعش F-16یەکی ئوردنی لە سووریا خستە خوارەوە داعش بەڵێ داعش F-16 ئوردنی لە سووریا خستە خوارەوە و فڕۆکەوانەکەیان سووتاند بەڵێ ینی توانای ئەوەیە نێزیکەی بڵین ئەوان 100 و تقریبا 50 تۆپیان هەیە ئوردن بەڵێ شەڕی لەگەڵ چیە پێ ئەکرێتن 88 ڕاجیمەی هەیە مەسەڵەن ئەوەی کە هەمووی هەیەی لەوە زیاتر نیەتی و ملیارێک و نیوش پارە نییە تۆ بەکاری بێنیتن بۆ شەڕێک بەرامبەر بە ئیسرائیل هەرچەنێ ئوردن و سووریا لە ساڵی 1970 شەڕیان کرد سووریا ئوردن 1970 لە سەر منەظەمەی سووریا زۆر بەهێز بووە سووریا و کاتە بەهێز زۆر ئەو کاتە نێزیکەی 5000 تانکی هەبوو کاتە بێنە سەر سووریا بەڵێ ئاز لە ئەردن بێنین مادام باسی سووریات کرد سووریایش ینی یەکێکە لەو وڵاتانە لە ناوەم چەند وڵاتە زۆر شەڕ و
ئاژاوە و گروپی جۆراوجۆر و گۆڕینی نظامی بەخۆبینی و بە تایبەت لە ماوەی 4 ساڵی ڕابردووە شەڕی ناوخۆی بەردەوامتیا بووە بە ماوەی 2 ساڵ ئیسرائیل بەردەوام لێی داوە ینی هەدەفەکانی هەمووی پێکاوە لە ڕووی توانای سەربازیەکانیەوە. ئێستا توانای سەربازی سووریا چییە و چۆنە بەڕاستی؟ سووریا با نەڵین ئێستا دەستی پێ بکەین لە ئەوەڵیەوە پێم خۆشە. سووریا لە 1920 لە بن دەسەڵاتی عوسمانی دەرچوو، هێزەکانی لە 1940 دەسی پێ کرد. ئەو کاتە سووریا هەرچەندێک کەوتە بن دەسەڵاتی فەڕەنساوە لە 1920 کە لە بن دەستی عوسمانی دەچوو شۆڕشێکی کرد دژی فەڕەنسی دۆڕا لە 25 شەڕێکی تری کرد و تاکو 27 و هەر دۆڕا لە 48 ئیتر سەربازی دەسی پێ کرد. عێراق لەوان زۆر کۆنترە. عێراق لە 1920 کولی عسکەری دامەزرا لە 6 کانونە. ئەم وڵاتانە سووریا دوای ئەوە هەر کە دەسی پێکرد کەوتە شەڕی ئیسرائیلەوە 48 1940 کە مەسر و سووریاوانە لەگەڵ ئیسرائیلە بووە شەڕیان. دوایەوە کۆمەڵە شەڕی کرد بەڵام ڕووس سووریای بەهێز کرد. چەکی سووریا هەمووی ڕووسیە، سەتی هەمووی ڕووسیە لە مەنزوماتی بەرگری ئاسمان لە فڕۆکەیە لە تانکە لە هەموویە. دوایەوە وتم لە 1970 کە ئەم شەڕی کرد لە 1982 لێرە سووریا پشتیشکە کە کەوتە شەڕی لوبنانەوە. ئەو لە 1975 لە ناو لوبنان بوو سووریا. لوبنانی هەر بەهی خۆی دەزانی بەهی خۆی دەزانی چونکە شەڕی ناوخۆی لوبنان هەبوو. لوبنانی بەخۆی دەزانی و خۆی حکمی لوبنانیە کرد دەستی بەسەراگرت بوو کە منەظەمەی ئەبوو نیڤال لە 82 ویستیان اختیال کوشتنی سەفیری ئیسرائیلی بکەن لە بەریتانیا کە ناوی شلۆمە بوو، ویستیان بیکوژن. ئیسرائیل یەکسەر هێڕشی هێنایە سەر لوبنان بۆ جەنوب لوبنان تاکو ڕووباری لیتانی نەهر لیتانی و بەرەو دواوە. سووریا لێرە مەجبوور داخل شەڕەکە بوو ئەبێ شەڕکە لە ماوەی 2 ڕۆژە 82 فڕۆکەی کەوت لەلایەن ئیسرائیلەوە بەبێ ئەوەی یەک فڕۆکەی ئیسرائیلی بکەوێ لە جۆری 1 طبعاً قیادەی سووری نازانم بیری لە چێ کردەوە کە تۆ پاڵ بە 1 بنی بەرامبەر بە F-15 شتێکی سەیرە ئەم فڕۆکەیە لە توانای ئەمە لە چۆ توانای ئەوە لە چۆ بەرامبەر بە F-16 لێرە هێزی ئاسمانی سووریا پشتیشکە ئەلەمەیە. بەڵام لە سەهل البقاع شەڕێکی سەیریان کرد ئیسرائیلیان شکاندەوە لەوێ تانک بەرامبەر بە تانک و تانکانەی کە سووریا هەیە بوو کاتە T-72 بوو لە 82 T-72 تانکێکی پێشکەوتوو بوو زۆربەین بوو توانی تانکەکانی ئیسرائیل مەجبور بکات یەکی بشکێنە و بکشێتەوە ئیسرائیل بکشێتە دواوە هەتاکو تانکیان بەجێهێشت و مدەڕعیان بەجێشت ئیسرائیلەکان. دوای ئەوە ئاخر شەڕکە کردبێتی بڵین شەڕی 73 پێش 82 کە پشتیشکاس 1973 شەڕی ئیسرائیلی کرد خۆیان و مەسر کە لە تشرین بوو کتۆبەر ئەو شەڕی 7 ڕۆژی خایاند. سووریا بە 1200 تانک ملینا بە جۆلانەوە سەرکەوتنێکی زۆر سەیری بەسەرهێنا گەیشتە سنووری ئیسرائیل لە جۆلانوانە ینی تەواو کۆتایی پیات ئیسرائیل بەڵام لە ناکایەوە زۆر سەیر شکانەوە شکاندنەوەی شکانەوە هەر بووە فەوزا کە تۆ تا جۆلان بڕۆیت و لە ناکاوە یعنی بۆ نمونە حادسەیەکی زۆر بەناوبانگ هەیە لە شوێنێ وەستا بوون تانکەکان گاز و تۆپ بگا پێیان 6 تانکی ئیسرائیلی گەی پێیان نێزیکەی 20 تانکیان سوتان دەوێنانە هەتاکو سوورەکان توانیان تانکێکی ئیسرائیلی بستوێنن ینی هاڵی خیادە دایمەن تانکە بێ لە شوێنی بەرزایی بێ نابێت لە چاڵی ڕای بریتن دۆڵەوانە تۆ حیسابی ئەوە بکەی ئەنبوبوویەی لوولەکەی تۆپەکەی چەندێ بەرزە بێتەوە ئەمەی تر کەوتە ناوەوە شکایەوە یەک شکاندنەوە شکایەوە تاکو ئیسرائیل هاتە ناو شاری قنێترە لە شاری قنێترە لە خوار جۆلانەوە 67 کیلۆما بۆ دیمەشق ئەوەندە نزیک بوویەوە 67 کیلۆمەتر ما بچێتە بەناو پایتەختەوە دیمەشق بۆ نەچوو سوپای عێراق گەی پێی لەو کاتە عێراق لیوار ڕابع گەی پێی تانکەکانی عێراق گەی لەگەڵ هێزی ئاسمانی عێراق گەی کەوتنە فریاکەوتنی لەوێ ئیسرائیلیان شکاندەوە ڕایان گرت لەو حەدە مەگە دیمەشق سقوتی کردبوو. باشە مێژۆ تازەکەی دیمەشق و سووریا ئەو شەڕی کە تایە بووە مەسەلەن 14 ساڵ شەڕی ناوخۆ و ئەوەی لە ناوچوونی هەموو توانە سەربازیەکانی
چی بە سووریا کرد ئێستا ئەم سووریا نوێ چی هەیە لە ناو چی مەعادلەیەکی سەربازی ناوچەکە و دراوسەکانیدا سووریا ئێستاکە بڕوا بکە کە ئەوانەی خێنینەوە 100 تانکی نەماوە لەو هەموو تانکانە چونکە لە 2011ەوە کە شەڕ دەستی پێکرد لەبیرت نەچێ ئیسرائیل ئەمریکا تورکیا موشەکی تاوەن تاودویان داپێ 1 و 2 تا وەکو کۆن کە باسم کردووە چەکێکی زۆر مەترسیدارە بەرامبەر بە تانکە تانکی سووریا لە شەڕی ناوخۆیان کۆتایی پێهات ئەم تانکانەی کە ئێستەماوە بەدەست ئەحمەد شەرعامی کۆنە ئەگەر لە ڤیدیۆش ببینی ئەم شەڕی سوەیدا سەری تانکەکە کە جۆری تی 55 تی 55 لە پەنجاکان دروست کراوە بە کەڵکی ئەم زمانە نایە تۆ بەکاری بێنی ئێستا سەربازەکانیشی لەژێر کۆنتڕۆڵانین مەلیشیاتە میزانەی عەسکەری نییە سفرە کۆتایی پێهات هێزی دەریایی نەما سفرە ئیسرائیل هەمووی لە ناودا حتا کە ئەحمەد شەرع حکمی وەرگرتەوە لێیدا هەمووی تەواو کرد کۆتایی پێهێنا هێزی بەرگری ئاسمانی نەما ئێستا سووریا وڵاتێکە بەبێ هیچ هێزێک تەنها ئەو چەکدارانەی ئەحمەد شەرع نەبێتن هەر شەڕێکیش بکرێت تورکیا دێتە جواب لەسەری تورکیا ئێستا کاتە لەلایەن وڵاتی ترەوە خاوەندارەتی و بە کوردەکەی زۆر باشە لەناو ئەم هەموو وڵاتەیە لەناو ئەم جوگرافیایە کە 6 وڵات کراوە بە دراوسێ یەکتر و بووە بە دراوسێ یەک بەبێ جوگرافی عێراق ڕەنگە لە هەمویان قوربانی زیاتر دابێت بەهۆی شەڕەوە عێراقی گیان بەچی ئەم قوربانی دانە سوپاکەی ئێستا لە چی ئاستێکایە سوپای عێراق ئێستاکە ڕاست لە جۆری تانکە ئێستش لەگەڵ تانکە کۆنەکانی کە هەیبوو لە زمانی سەدام لە جۆری تی 72 55 و ئەوانە و تانکی برامزی وەرگرت لە ئەمریکا M1A1 یعنی ئەوەی کە وەریگرت M1A2 نییە M1A1 وەرگرت ئەم جۆرە تانکە 3-4 مۆدێلی هەیە هەتا سوتەمەنی جیاوازە یعنی برامز بە غازی تۆربینی ئیشەکاتن هەیە بە گازی ئیشەکە غازی تۆربینی هەشە بە بەنزینی ئیشەکاتن هەشە بە سوتەمەنی فڕۆکە ئیشەکات هەمووی یەک نییە بێت جۆرە زۆر پێشکەوتۆکەیەتی بەڵێ باش ئەمانەی هەیە مدەڕعی ماوە بەڵێ هەنێکشی وەرگرت لە سووریاوە بەڵام لە هێزی بەرگری ئاسمانەوە لە هێزی ینی بڵین فڕۆکەوەوانە زۆر زەعیفە عێراق تاکو ئێستا بڕوان ناکەم لە 48 فڕۆکە زیاتری هەبێتن لە جۆری F-16ەکان ینی تۆ فڕۆکەی هەنتەر بەکاردێنی بۆکەر هەنتەر فڕۆکەیەکی بەریتانیە عێراق هەیبوو ئەو فڕۆکەیە عێراق بەکاری هێنا لە 1970 دژی ئیسرائیل کە سربێکی عێراقی ڕۆی بۆ ئێوێنانە لە مەتاری قۆی سەنە دابەزین قاعدە مەتاری قۆی سەنە لە مەسر هەتاکوان وەرسادات وەختی خۆی چوو لەگەڵ فڕۆکەوانە عێراقیەکانە نانی خوارد ئەو فڕۆکانە ئەو کاتە بە قەڵکە هات پرسیارم لەسەر وڵاتانە بەسوا پێم وابێ کۆیتمان لەبیر چوو کۆیت وڵاتە بچکۆلەکە دراوسێ ئەم هەموو وڵاتە ئەوە چییە ینی کۆی چی هەیە توانای سەربازی چۆنە ینی میزانی کوێتە سەر لە ئوردنوانە زیاترە وردن وەکو وتمان ملیارێک و نیوە کوێت 5 ملیارە 5 ملیار دلار 5 ملیار دلار میزانی عسکەری کوێتە فڕۆکەی ئیرۆفایتەر هەیە تایفۆن ڕیوێتی تیبی تو مسێرە تورکیەکان پێیگەی لە ماوەی ئاخیرە تانکی هەیە سیستەمی بەرگری ئاسمانی هەیە سیستەمی بەرگری ئاسمانی هەیە بەڵێ هەیەتی بەڵام کوێت ینی جوگرافیاکە یاوکاری نییە یاوکاریەوە نییە زۆر بچووکە باش ئەگەر تۆ بڵێ بە 50 فڕۆکەت هەبێتن چۆنی فڕێنی بۆ جۆگرافیا بچووکە چەندێ سنووریەتی بسوڕێتەوە خۆ ناچیتە ناو سعودیە و وڵاتانی ترەوە کەواتە ینی من یەکەم پرسیارمەوە بوو تۆ وەڵامەکەت بە شێوازێدایەوە کە ناتوانین دیاری بکەین کە چی وڵاتێک لە ناو ئەم 6 وڵاتە دراوسەیە بەهێزترینە بەڵام لە ڕاستیە هیوادارم لە وەڵامەکانی کاک عەقید سەلامەوە بۆتان دەرکەوتی بێت کە چی وڵاتێ لەم جوگرافیایی کە 6 وڵاتی بەستۆ بەیەکەوە کامیان بێستە چونکە زۆر بە وردی توانا سەربازەکانی هەمویانی ڕوون کردەوە لەگەڵ بودجەکانیان منی چی وام نەماوە تۆ سپاس دەکەم سپاس بۆ عەقید سەلام
سپاس بکەم. ڕاوێژکاری 964 بە کاروباری سەربازی سوپاس دەکەم لە ئاڵلقەکانی داهاتوو زۆر بابەتی تر هەیە پێکەوە باسی بکەین. ئینشاءالله. سپاس بۆ بینەریەوەش و خواتان لەگەڵ. دەست خۆش قوربان. سەرت خۆش بێتە.